قوتابخانەی تێراوی بنەڕەتی لە سنووری بەڕێوەبەرانی پەروەردەی ناوەندی هەولێرە یەکێکە لە قوتابخانە کۆنەکانی شاری هەولێر. ساڵی دامەزراندنی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1952 دروست کراوە، لە ساڵی 1953 خوێندنی تێدا کراوە و بەردەوام بۆ لە خوێندر تاکو ئێستا هەر خوێندنی تێدا کراوە، ینی بەبێ پەسڕان. قوتابخانەکەمان بە چەند جارێک ناوی گۆڕاوە، جارێکەم کە بە قوتابخانەی مستەفی ناویدانرا کە یەکەم جارێکە دانرا ناوی قوتابخانەی مستەفی بوو. پاشان گۆڕا ناوەکەی بۆ قوتابخانەی ئەلفورات. لە پاش قوتابخانەی فورات ناوش کە ناوی گۆڕا بۆ قوتابخانەی ئەلوەتەن. لە پاش قوتابخانەی وەتەن بۆ قوتابخانەی ئەلموزەفەریە، بە مزەفەریە مەشهوور بوو. پاشان لە پاش قوتابخانەی مزەفەریە جارێک کە ناوی گۆڕا بۆ قوتابخانەی ئەختەر. پاش فترێش کە دیسان لە ئەختەرەوە ناوی گۆڕا بۆ قوتابخانەی نیشتیمان کە ئێستا بە نیشتیمان زۆر مەشهورە قوتابخانەیە. لە پاش قوتابخانەی نیشتیمان بۆ قوتابخانەی تێراوی بنەڕەتی، تاکو ئێستا هەر بە قوتابخانەی تێراوی بنەڕەتی بەناوبانگە. سەرەتا قوتابخانە ئەو قوتابخانە بە چەند هەنگاوێکدا تێپەڕیە. کاتی خۆی وەش کە لە هەولێرێ قوتابخانە هەمووی لە سنووری 30 مەتری بوو، یعنی ناو داخلی هەولێر داخلی 30 مەتری بوو کە قوتابخانەکەشمانەیە کە لەو قوتابخانانەی کە لە داخلی سنووری 30 مەتری، یعنی بە هەمووی 300-400 مەتر ئەمەلا قەڵای هەولێرەوە دووری، یعنی نێزیچین. هەتا قوتابیەکانمان بەشێکی لە تێراوی بوون، بەشێکی قەڵات داهاتن دەوامیان دەکرد لێرە. بۆ نمونە ئەمە هەندێک تۆمارمان لە پێشە خۆماندانە لە بۆی پیشانتان بدەین. یەک لە تۆمارەکان ئەوە تۆماری سجل جەماعەت المعلمات. پێشان نیان دەگوت، یعنی مەسەڵەن بە جەماعە ناو دەبردرا، یعنی نووسرا سجل جەماعەت المعلمات. ئەو تۆمارە تۆماری ئەو مامۆستایانەیە کە وەختی خۆی لێرە لە مامۆستا بوونا لەو قوتابخانەی دەرسیان وتیتەوە. ئەگە تەماشا بکەین سەری هەڵدەینەوە ژمارە ڕقم یەک کراوەتەوە فتح بتاریخ 1963 ئەو تۆمارە کراوەتەوە وغوڵقا بتاریخ، یعنی قەپات کراوە لە ساڵی 1986 قەپات کراوە. ئەگەر تەم سەیری لاپەڕەکانی بکەین تەماشا دەکەین زۆر کۆنن، تەماشا دەکەین وێنەکانیان لەسەرە، یعنی تەماشا دەکەین وێنەکانیان زۆر کۆنا. مامۆستایەکان ئەوانە یەکێکە ئەو مامۆستایانە وەختی خۆی هەمووی لەو قوتابخانەی بوونا لێرەوانیان وتەوە. تەماشا دەکەین وێنەکانیان زۆر کۆنا. بۆ نمونە مامۆستا ئەوە نووسرا حەکیمە ساڵی 1942 لەدایک بووە 1963 لێرە هاتیتە قوتابخانەیە
هاتە قوتابخانەی ئەوە مامۆستایە ئەو مامۆستایەکان هەر ئەینەن بەو شێوەی ئەو مامۆستایەکانن کە لەو قوتابخانەی بوون ئەو یەکێکە لە تۆمارەکان سێ چار تۆمارمان هەیە ئەوانە بەس کە مامۆستایەکانی کە لێرە بوونە ئەوانە ئەو مامۆستایانن کە لێرە ناویان تۆمار کراوە لە قوتابخانەکەما بوون هەروە تۆماری قوتابیانیشمان هەیە ئەنن کە لەو کاتیەوە کە ئەو قوتابخانەی دامەزراوە ئەو تۆمارانە ئەوها پازرێزراو بووە بەرگ کراوە ئامادەکراوە ئەوە نمونەکەن حتا لاپەڕەکانیان ئەگە سیر بکەین تەماشا بکەین هەمووی زرد بووە هەمووی یعنی دەبی زۆر بە وردی پەڕەکانیان هەڵدەینەوە زۆر ئاگاداری بین چکە زۆر دەبی پارێزراوی چکە تەمەنی زۆر کۆنا ڕەنگەکەشی گۆڕاوە قاقزەکەشی ئەوەی نماوە ینی ئەو قوتەی نماوە بتوانی زۆر بە زمانی دەستکاری بکەیت لە بۆ نمونە مەسەڵەن تەماشا دەکەینەوە قوتابێشکەیە ئەوە کۆنەکانن هەموو ڕسمیشیان لەسەرە قوتابی پەروین سەلیم ئەمین تەماشا دەکەین لەدایک بووی ساڵی 1940 تا یعنی ئەو قوتابیە وەختە خۆی کە لێرە بووە موالیدی 48 بووە کە هاتیتە قوتابخانە لە ساڵی 1959 ئەوە قوتابی بووە لە 1959 هاتیتە ئەو قوتابخانەی سەر بوتە قوتابی لە قوتابخانە هەروە ئەینەن بەو شێوەی تەماشا دەکەین هەموو تۆمارەکانمان ئەیتمان زۆری تۆمارەکانمان ئەوە بە نمونە دامناوە ئەوانە هەموو قوتابیەکانی کۆنن قوتابیەکانیش زۆر جاروێوش گوتمان سەردانمان دەکەن هەیە قەدیم ئەوانی لە ژیان مابن یعنی مەسەڵەن کە زۆر دێن حەزمان لێ مامۆستا سەردانی قوتابخانەی بکەین و تۆمارەکانمان ببین ئەوە کە زۆر کەیفیان دێت تەماشا دەکەن ئەو تۆمارانە ئەوها پارێزراوە زۆر کەس دێن سەردانمان دەکەن بەخۆیان دێن سەردانمان دەکەن زۆر کەسایەتی دێنە ژوورەوە دێن دەڵێن مامۆستا ئەمە قوتابی بووینە لێرە قوتابی بووینە حەز دەکەن بە پێخۆشحالیەوە دەڵێن هەندێک یادگاریمانەیە یا دەوەریمانەیە لە قوتابخانەی دێن لەگەڵمان سەردانی ژوورەکان دەکەن دەڵێن لەو پۆلەی بووینە و لەو پۆلەی نەبووینە و خوێندومانە لێرە یعنی کەسایەتی گەورە ناوداری شاری هەولێری زۆربەی خەڵک هەولێرێ لەو قوتابخانەیان خوێندووە پێڕاگەشتنە و بەڕاستی زۆر کەیفیان لێ کە دێن سەردانی قوتابخانەکەمان دەکەن و تۆمارەکانیشیان لە بۆ دەردەینین تۆمارەکان کە لە لەو وەختیەوە قوتابخانە دامەزراوە تۆمارەکانی سزلی قەیدالعامی قوتابیان بەردەوام مایتمان هەتاکو ئێستا ئەو قوتابیانێک کە لێرە خوێندیتیان ناوەکانیان و هەموو مامۆستایانەی کە لێرە بوونە لە کاتی قوتابخانە دامەزراوە ئەو مامۆستایانێک کە لێرە پەیوەندی بە قوتابخانەیە کردووە ناوەکانیان ماوە و وێرەیان و تۆمارەکانیان هەموو پارێزراوە و لێرە لای خۆمان داماناوە لە بەهاری 91-92 من لێرە پۆلیەکی بنەڕەتی بووم یەکی سەرەتایی ئەو کات بوو سەرەتا دەستپێکی خوێندنم لەو قوتابخانەیە کاتێک کە دەواممان کرد 21 سێ کە نەورۆز بوو گەڕاینەوە لێرە تەختە و کورسی و ئەوانەمان نەمابوو لەسەر بلۆک و بەتانی و ئەو شتەدا دەنیشتین لە هەمان کاتدا
لە کات کە ئەوەی شوێنەکەمان نا لەبار و بارودۆخەکەمان نا لەبار و بەڵام هەرگیزمان بە خوێندنماندا و خوێندنی خۆمان تەواو کرد. لە پاش خوێندنی سەرەتاییم ئامادەیی و پەیمانگام تەواو کردووە. لێرە لە ساڵی 2004-2005 یەکەم دامەزراندنم بوو. لێرە وەکو ڕازگری کتێبخانە کار دەکەم و بەردەوامم لەگەڵ قوتابیەکانم. مامۆستا قوتابخانەکەمان پێکهاتووە لە 6 پۆل لەگە ژووری بەڕێوەبەر و یاریدەدەر و مامۆستایان و هۆڵێکیش بۆ ئەزمونونەکان بەکاردێت کە لە کاتی خۆی ئەو قوتابخانە دروست کرا 6 پۆل بووە. پاشەنجینێ قوتابیانی شاری هەولێر زیادی کردیا، ئیگەڕەکەکەمان زۆر زیادی کردیا، پێویستی بە زیادکردنی پۆل بووە. لە بەرامبەر ساحەکەی قوتابخانەمان 6 پۆل زیاد کرا بۆ ئەوی بەشی قوتابیەکان بکە. زیادکرا لە شێوازی کۆنی قوتابخانەی نەگۆڕاوە، یعنی عینەن شێوازی کۆنی خۆی ماوە، بەس پۆلی بۆ زیاد کراوە. بێ لەوانەکانمان کە مامۆستایەکان دەرسەکان دەلێنەوە زۆر بایەخ بە ژینگە دەدەین، پاک و خاوێنی دەدەین. ئەمە ڕۆژانە کە لە کاتی ڕێزبوونی بووی یان لە ناو پۆل بیتن، ئەمە ڕێنمای قوتابیان دەکەین و پاک و خاوێنی بۆ ژینگە پاک ڕاگرتن. هەروەها پەیوەندیمان لەگەڵ چەند ڕێکخراوێک هەیە کە سەر بە ژینگەنە دێن ڕێنماییمان دەدەنێ، ڕێنمایی دەدەنە قوتابیەکان، هەروە بڵاو کراوەی دێنن لە دوارەکان هەڵدەواسین، ڕێنمایی قوتابیان دەکەن، سیمیناری پێشکەش دەکەم بۆ قوتابیان. هەوڵماندایە یعنی بەڕاستی وە بکەین قوتابیەکانمان لێ ڕاهێنن پارێزگاری لە ژینگەی بکەن و پاک و خاوێنی قوتابخانەکەمان و شارەکەمان پارێزین. بەپێی ئەوەی کە ئەو قوتابخانەیە لێرەدا قوتابخانێکی کۆنا، بەڵام بە گوێرەی ئەوەی کە من 2004 دامەزراوم، هەوڵمدا لۆ ئەوەی کە قوتابیەکانم پڕ زانست و زانیاری بکەم، کتێبخانەیەکی بچووکیان بۆ دابمەزرێنین. چەند کتێبێکمان هێنا بەپێی تەمەنیان و بەپێی زانستی ئەو زانیاریانەی کە لە قوتابخانە دەخوێندرێن، هەوڵمدا قوتابیەکانم سوودی لێ ببینن. و لە هەمان کاتدا ناساندنی کللتوری نەتەوەکەمان بوو، چونکی کتێبخانە بریتیە لە کۆکراوەی کۆمەڵە زانست و زانیاری ئەو کۆمەڵگەیە یاخود ئەو گەلەی کە تێدا گەورە دەبین. بەپێی ئەوەی کە قوتابیەکانمان قوتابی سەرەتایی و بنەڕەتین، زیاتر پێویستە کتێبەکانیان دەربارەی چیرۆک و ئامۆژگاری بن. لۆ ئەوەی تاکێکی سەرکەوتوی تێدا دەربچێ ناکرێ ئەمن قوتابیەکانم کە تەمەنیان بچووکە شتێکی زیاد لە خۆیان لە توانای خۆیان پێیانەوە مەشغول بکەم و سەرقاڵیان بکەم. لۆیە ئەمن هەوڵمدایە زیاتر ئەو کتێبانە لە کتێبخانە کۆ بکەمەوە کە پەیوەستن بە تەمەنی قوتابیەکانم. لەبەر ئەوەی کە من باسی ئەو کتێبە دەکەم یان کە دایانهینمە کتێبخانە، زیاتر لۆ خۆم چیرۆکەکانیان لۆ دەخوێنمەوە کە چیرۆکم لۆیان خوێندەوە ئامۆژگاریان دەکەم. لە هەمان کاتدا پرسیار و وەڵام دروست دەبیتن ئایا تا چەند ئەو
خوێندکارانم ئەو خوێنەرانم سوودیان بینیە لە چیرۆکەکان و سوودیان بینیە لە ئەو بابەتەی کە باسی دەکەم و زیاتریش هەوڵ دەدەم لەلایەنی خوێندنەوە دەرنەچن لە ئەوەی زیاتر بەرە بە خوێندنەکەی خۆیان بدەن. لە قوتابخانەکەمان تۆمارەکان هەمووی ینی مەوجودن هەموو هەیە ئامادەکراوە لە کۆنەوە ئەو تۆمارانە هەمووی پارێزراوە یعنی کە لە ساڵی پەنجایەکانەوە قوتابی لێرە قوتابی بووە تۆمارەکان هەموو وەچی خۆی پارێزراوە هەموو بەرکراوە بەرجیان لە بۆ کراوە هەم ئیمامۆستایان هەمی قوتابیان ینی کە تۆمارەکان وەچی خۆی ماوەتەوە تاکو ئێستاش بەبێ ئەوەی هیچ کێشەی هەبێت لە ساڵی پەنجایەکان و شێستەکان و هەفتایەکان تۆمارەکان مەوجودە زۆر کەس دێن سەردانمان دەکەن تەمەشا دەکەین دڵێن قەدیم ئەمە وەختی خۆی لێرە تەڵەبە بووینە حەزمان لێ سەردانی قوتابخانەکەی بکەین کە دێن سەردانی دەکەن دەڵێن حەزمان لێ ڕسمەکانی خۆمان لە کۆنەوە بینەوە ئەگەر لە ساڵی پەنجایەکان بن لە شێستەکان بن لە هەفتایەکان بن فەهرەستمانەیە لە دوو ناوەکەی دەگەڕین ناوەکەی دەبینینەوە ڕسمەکەی خۆشی دەبینی زۆر کەفی پێدە یادەوەری پێدێتەوە لەوانەیە جاروەیە ڕسمەشی لەسەر تۆمارەکەی خۆی دەگریتەوە کە ئەو ڕسمەی هەبووە قەدیم مایتی ماوە لامان هەمووش پارێزراوە حتا تۆماری مامۆستایەکانیشمان چەند کەس لێرە مامۆستا بووە لە کۆنەوە تاکو ئێستا هەم مامۆستا هەم قوتابی هەمووی پارێزراوە هەموو لە لای خۆمان حەفزمان کردیە.
Dasha,